دێرەشەوی ڕابردوو کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان ئەپیکۆ ڕاگەنرابێکی سەبارەت بە سەردانێکی سوودانی بۆ ئەمریکا بڵاو کردوەوە تێدا وەکو کۆمپانیەکە داوایان کردووە کە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە دەست پێ بکاتەوە. کۆمەڵێک پرسی گرنگی دیکەشەیە لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. بەڕێز مالس کاگەنز گوتەبێژی کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان ئەپیکۆر کە لەگەڵم دەبێت لە نیویۆرکسیەوە. بەڕێز کاگەنز ئەم کاتت باش سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئێوە وەکو ئەپیکۆر گەشتبینن بە سەردانەکەی سوودانی بۆ ئەمریکا پێدەچێت کە کێشەکان چارەسەر ببن. Rojbash, zor spas. Thanks again for having me. زۆر سپاس بۆ ئەوەی جارێکی دیکە Your network, Kurdistan 24, has been کوردستان doing 24 an outstanding job of کارێکی زۆر باشی کردووە لە ڕووماڵکردنی ئەو هەواڵانەی کە سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە. ئێمە هیواخوازین کە ئەم کۆبوونەوەی سوودانی لەگەڵ سەرۆک بایدن ببێتە هۆی ئەوەی کە هەردووک تژی بخەنە سەر ئەوەی کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆری نەوتی عێراق تورکیا دەست پێ بکاتەوە. ئێمە هەستێکی گەشتبینانەمان هەیە و هەستێکی زۆر باشمان هەیە سەبارەت بۆ ڕاگەیاندنەوەی کە لەلایەن سەرکردەکانی عێراق سەرکردەکانی ئەمریکا بڵاو دەکرێتەوە کە دەیانەوێت پێکەوە بگەنە ڕێکەوتنێک بۆ ئەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆری نەوتی عێراق تورکیا دەست پێ بکاتەوە. بەڵێ باشە، ئێوە داواتان لە کۆنگرێس کردووە کە گوشار بخاتە سەر ئەمریکا بۆی کە گوشار لە سوودانی بکات بۆ هەناردەکردنەوەی نەوت. کۆنگرێس دەتوانێت چی بکات؟ At Epicure, we have excellent relationships ئێمە وەک ئەپیکور of the United States Congress. پەیوەندێکی زۆر باشمان هەیە لەگەڵ ئەندامانی کۆنگرێس. ئێوە بینیتان کە ئێمە چەند نامەیەکی با بڵێن کۆنگرێسی ئەمریکا نێدراون بۆ کۆشکی سپید بۆ ئەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە و ئێمە داوامان کردووە لە کۆنگرێس بۆ ئەوەی فشار لە حکوومەتی عێراق بکەن تاوەکو هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. هاوڕەکانمان لە کۆنگرێس تێدەگەن لەوەی کە چەندە گرنگە هاوبەشیەک هەبێت لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان و هەروەها ئەو کەسانەی کە باش دەدەن باشدەرانی ئەمریکا کۆمپانیاکانی ئەمریکا 300 ملیۆن دلار و بەرهێنانیان لە کەرت و سێکتەری نەوت لە هەرێمی کوردستان کردووە. بەڵام ئەمریکا بە هەمان شێوە ئەو وەبەرهێنانەی لە کەرتی نەوت لە عێراقدا نەکردووە، تەنها لە هەرێمی کوردستان کردوێتی. باشە، ئێوە لە ڕاگەنراوەکە ماژتان بەوە کردووە کە پابندن بە گرێبەستەکەتان لەگەڵ هەرێمی کوردستان. ئێستاش هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستان ڕاگیراوە لەگەڵ دەستپێکردنەوەی هیچ پلانێکی تایبەتان لەگەڵ هەرێمی کوردستان دەبێت وەکو ئەپیکۆر وەکو کۆمپانیانی کە لەگەڵ هەرێمی کوردستان لە بواری دەرهێنان و هەناردەکردنی نەوتدا کار دەکەن بۆ دەرەوە؟ بەڵێ گفتوگۆ هەیە لە نێوان وەزارەتی نەوتی عێراق و هەروەها وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان و هەروەها کۆمپانیای نێودەوڵەتەکانی بواری نەوت. لەم گفتوگۆیانەدا چەند ڕێکەوتنێکی نوێ دەبێت کە ئەمەش درێژە دەکێشێت و ڕێگە خۆش دەکات بۆ ئەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. و من تشک دەخەمە سەر ئەوە ئێمە وەک ئەپیکور نوێنەرایەتی 8 کۆمپانیای نەوتی دەکەن. هیچ کامیان لەم 8 کۆمپانیایەنە با بڵێن ڕێکەوتنێکی ڕاستەخۆیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان نەبووە، بەڵام ئەم کۆمپانیانە کە ڕێکەوتنێکی نوێ لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتی نەوتی هەرێمی کوردستان هەبێت
ئێمە چاومان لەوەیە ئەم ڕێکوتنانە کە کراون وەک ئەپیکور لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خۆی جێبەجێ بکەن و ئێمە چاومان لەوەیە کە ئەم بەڵێ سەردانە باش بێت. باشە وەکو ئاماژەتان پێکرد گەشتبینن کە سەردانەکان جامی باشی هەبێت بە تایبەت بەلاسەر پرسی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ئایا پێتان وایە لە دوای ڕێککەوتنە گەر لە نێوان سوودانی و بایدن بکرێت یا عێراق ئامادە بێت کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە هیچ ڕێگریەک لە بەردەم عێراقتا دەبینن بۆ پێویستا کۆمەڵە گروپ و میلیشیا لە عێراق باڵادەستن پێتان وایە ئەمانەش چارەسەر دەکرێن؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئاڵنگاری ئەمنیەکان بەردەوامن لە عێراق لە چەندین بواریشدا پێویستە حکوومەتی ئەمریکا و حکوومەتی هەرێمی کوردستان لە نزیکەوە هەماهەنگ بن و هەروەها پێویستە ڕاوێژەکانی ئەمریکا بەردەوام بێت بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش و سەبارەت بە ئەپیکور ئێمە پێمان وایە کە ئابوووریەکی بەهێز ئەمنێتێکی بەهێزیش دروست دەکات بە پێچەوانەشەوە ڕاستە و ئێمە پێویستە بە حکومڕانیەکی دروستە بۆ ئەوەی ئەمانە دەستە بەر ببن و هەموو نەتەوەیەکیش پێویستە بە ئاشتی بژیت پێویستە حکوومەت کار بکات بۆ ئەوەی نەتەوەکەی خەڵکەکەی بە ئاشتی بژێت و ئێمە پێویستە دڵنیایی بدەین کە کەرتی نەوت لە عێراق لە هەرێمی کوردستان بەهێز بێت و عێراق ژمارە دووە وڵاتی ژمارە دووە لە هەناردەکردنی نەوت لە ئۆپێکدا و هەروەها عێراق بۆ بەرهێنەرێکی گەورەیە و پێویستە ژێرخانێکی پتەوی بەهێزی خۆی دروست بکات و بە باشی بەڕێوە باشە جگە لەو بابەتانەی کە بە پێی ڕێککەوتنی سیاسیا و کۆمەڵا پرسە گرنگە هەیە لە نێوان ئەمریکا هەرێمی کوردستان و عێراق ئایا هیچ کێشێکی تەکنیکی دیکە لە لایەنی تورکیاوە نەماوە بۆ پێی کە بڕیار ئەردۆغانیش سەردانی عێراق بکات ئەو پەیوەندی بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکی بۆ ئەمریکاوە دەبێت؟ سەردانەکەی سەرۆگەردۆخان بۆ بەغدا هەنگاوێکی دیکەی گرنگە بۆ ئەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆری نەوتی عێراق تورکیا دەست پێ بکاتەوە و عێراق ڕۆژانە $800,000 ڕۆژانە سزا دەدرێت بەهۆی ئەوەی کە ئەم هەناردەی نەوتە ڕاگیراوەوە پێویستە ئەو قەرەبۆش بداتەوە تورکیا کە بەهۆی ڕاگررتنی هەناردەی نەوتەوە چۆتە سەری و تورکیا سزای خۆی هەیە بۆ عێراق لە بەرامبەر ڕاگیرانی هەناردەی نەوت چونکە ئەمە ڕێکەوتنێک کراو لە نێوان عێراق و تورکیا بۆ ئەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بەردەوام بێت و لێرەدا چەند ڕێکەوتنێکی نوێژ دەبێت وەک پێکەوە کار دەکەن بۆ ئەوەی ئەم هەناردەی نەوتی هەرێمی کوردستانە دەست پێ بکاتەوە. باشە پێتان وایە لەگەڵەوەی کە ئەپیکۆر بەردەوام ئاماژە بۆ دەکات کە هەرێمی کوردستانە بێت لە ڕووی ئابووریەوە بەهێز بێت لەگەڵ ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان کۆمەڵێک زیانی ئابووری باراق گەیشتووە ئەمە چ کاریگەریەکی لەسەر ناهاوسەنگی وزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لە جیهان هەبووە پێگەی نەوت و هەناردەکردنی وزە لەلایەن هەرێمی کوردستانەوە لە ئاستی گشتیدا چۆن دەبینن؟ وەک دەزانن من سەردانی هەرێمی کوردستانم کردووە و مانگی داهاتووش سەردانی هەرێمی کوردستان دەکەم من هاوڕێم هەیە لە هەرێمی کوردستان ڕاگررتنی و یاخو با بڵێن ڕاگیرانی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان 14.5 ملیار دلار زیانی بە داهاتی عێراق گەیاندووە و هەروەها ڕاگررتنی ئەم هەناردەی نەوتە زەرێکی زۆری بە هەردوو حکوومەت گەیاندووە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراق گەیاندووە و
پێویستە ئەم هەناردەیە دەست پێ بکاتەوە ئەمە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی عێراق دەبێت کاتێک کە کەرتی نەوت با بڵێن گەشە سەندوو دەبێت و هەناردەی نەوت دەست پێ دەکاتەوە ئەو کاتە لە سەرانسەری هەرێمی کوردستان لە هەڵەبجەوە تاوەکو زاخۆ خەڵکی سوودی لێ دەبینێت خەڵک موچەی خۆیان وەردەگرن و ئەو ڕێکەوتنەشی کە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان کراوە سەبارەت بە دابینکردنی موچە خۆران ئەمە گرنگ دەبێت و لەگەڵ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانیش هەموو ئەمانە پەیوەندیان بەیەکەوە هەیە و عێراق دەتوانێت موچەی هەرێمی کوردستان دابین بکات. بەڵێ بەڕێز مایلز کاگەنز گوتەبێژی کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستانە پیکۆر سپاس لە نیویۆرکەوە لەگەڵ کوردستان 24